من نزیکەی 10 ساڵم کار کرد کەس بەو کارەی نەزانی مەگەیان خانەوادی خۆم یان کەسێک هاتبات هات شوێ بکردە ئاوە ئەمە کارە ئاوام دەست پێ کردووە بەڵام کەسێکمان کردبێتی و لە کەسێکەوە فێر بێتین لە جێیەکم دی بێت لە هیچ وێنە کەسمان کردویە نە لە کەسەوە فێر بوو هەر شتێک بوو زەین و ئەلاقەی و شتێکی خوداداری بوو خەڵکی دیناچیتم و دیەکەمان سەر بە شاری بۆکانە لە 5 کیلومتری بۆکانمیان لەو قەراری گرتووە ئەمن کارەکەی کەوا بوو دەستم پێکرد لە پێشدا بە کەوچک و چنگاڵ و جێگای نەوار و ئەوانم کە کار دەکرد خەڵک زۆری پێجوام و داتن لیان دەکەڕیم داوان لێ دەکردم دەمبەخشی لە دوای دەفکرم هاتە سەر و بێنم جووت و گیاک ساز ئەو فەرهەنگی ئەلان کە فەرهەنگێکی بوومی و فەرهەنگێکی کوردستان هی باب و باپیرانمان ڕابردووی بڵێن 100 ساڵ پێش ئەمن هاتە زەین و دەست پێم کەم وەکو کێڵان و درێنە و خەرمان و نانکردن و کاروباری زەحمەتی قەدیم هەموو هاتە زەین و وەکو ئەوڕۆ پێشانگاکەم داناوە ئاوە هاتە زەین و وەلی بۆ خۆم شتەکەم هەموو لێ دیارە وەک منداڵەکانی خۆم دانە دانە دەیناسم ئەلعانیش من ئەلحەمدولیلا کە شتەکە بەجێ گەیوە و کردونە پێشانگایەکی هەمیشەجی بمێنێتەوە هەتا بە خۆمان بیانی ئاوات و ئارەزووی چەند ساڵم بوو من 35 ساڵ تا 36 ساڵم سەرەوە کارەوە وەلی ئاواتەکەم لە ئەوەڵی ڕۆژە ئەوە بوو کە من بتوانم ئەو پێشانگای لە شوێنێکدانە ماندگار بێ و لە دوای خۆم نەفەوتێ بمێنێتەوە الحەمدوللا ئەو پێشانگای من هە بڵێ بۆ کوردستانیش وەلاقێ نەوەڵێ بۆ هەموو کەسێک ئەمن لە شارەکانی ئێران سەرتاسەری شارەکانی کوردستان لە پاوە جوانڕۆ نەوسودە بیگرە تا دەچێتە ڕزایە ئەمن ئەو شارانە هەموو 3400 چووم یعنی خۆشحاڵم ئاواتیشم هەر ئەوە بوو کە من بۆ کار دامناو پیانکردم ئەمن بچم لە سولەیمانێ داینیم زۆریشم پێخۆش بوو هەولێرش پیانکردی وەلی وەختەکەمان وا بوو قبوڵیان نەکرد لێرە کوتی دێ بگەڕێنە دەنا پێم خۆش بوو بینەری هەموو کەس بێت ئەمن ئەو شتانە کە کارم کردووە و کارم لەسەرکردم بڵێ شتێکی بەڵام شتێکی وەسایلێکی بەرقی و دەستگایەک و لە شارەکان و دوای کەوتن شتم بۆ کڕی بێت وەڵای گەبێن دەستگاکانم بینە هیچی هیچ نییە لە پێشدا من تەشومشارم هەیە بە دوای تەشومشار لە چەقۆ بڕبەن بازە لەعان لە وەسایلی بەرقی سەنگ ئەلەوانەی ئیسفادەم دەڵێن شتێکی تابێتی بێ بۆ ئەو کارە وەڵای هیچی وام نییە
بازە جێیەکی بەرچاویان کە قوڵ دەکەم و دەکەم هەتا شیشە بە پکنیک سوور دەکەم و بەرچاوشتەکە بێ قوڵەکەم ئەو جێ دوو شتەی پێ دەردێن شتەکان خۆلاسە تەرەعەکانی کاری خۆمەدا وەڵام شتێکم لە جێیەکەوە کڕیوە و مەڕوود بەو کارێنەوەڵە هیچیان بەخە شتەکە بخۆم سازم کردووە جسەمەکان دارن داری چنارن داری بە وشک بێت گرەی نەبێت تەڕ نەبێت خدا بو خوي دزاني اظلم زليليا جار جار دينم زار من يوار شديدار قرن قرتو زرايا دلين قلدنا يم نكري قلو قرايا ئیسەڵا لەسەر کاروباری هەڵەبجەش کە کارم کردووە نەزەمە ینی ئامڵم چەندتیکێکم کار بڵم دروست ئەو حیسابی هەڵەبجەم هەموو کار کردووە نەوەڵە ئەمن ئەو شتە بڵم بۆ خۆم دیومەنە وەری لە ڕۆژنامەکانی ئیسفادە بکە خەڵک بۆیان نەقل کردو و پیان کرد و زۆر لەوانم ئیسفادەکەوە دەنا بڵم دەقیق شەکەم لە زەیندا و بیڵم ناتوانم سبحانات مزال مزل يبي كلام الهوى إذا الصابني آي وي واي وي واي وي واي وي واي وري قليل دوستار قليل براو زرار قليل خدمات واي وزين خبنا وخوس في فايزه أوذي تشخ خوي لمن زنجبي بزاول هلال لبيبوني لسيسني لملاقيا لقوا خاص خاشي آخر زمانوني ولمن زنجب فرشي در الشريحانوني وريسري قريداوني خذيم شور وقوار السران مرفايزة دروستە ئەوە کە خەڵک پێزرەبتەیە شتی هەیە وەلی هیچی لەزەتی ئەوەی نەکە کابرا دەوری تەندورەکە دانیشتووە خۆلاسەی کەلام لەزەتی کێشت و خۆراکی هەیە قسەی خۆشی هەیە بەردەرگا دانیشتنی خۆشی هەیە وەلی ئەوڕۆ بەداخەوە بە ناشکردن لەم حچینەوە خەڵک دەڵێ هەمە پۆڵی هەیە لە مەیداندا وەلی هیچ لەزەتێک و هیچ حیسابێکی نییە ئەم بۆ خۆم شخص خۆم لەو ئەمریکای بۆ خۆم دیومە هەزار ئاوا دەخوازم بۆ ئەو دەم بۆ پێکەنین و بۆ خۆشی بۆ دانیشتن و بۆ مەجلیس و بۆ مزگەوت و بۆ نێودێ هەزار ئارەزوو دەخۆم بۆ ئەودە يا ربي خدايا خيركاي او رزمنا داي بابات فما تكد هرنانا كراخان وعجيبات شرط ابو ميوانا نايل وصير رجبوات يا خدا لي من برق بيه فري ونايلون وشورجات اقل كرتيه دي تدار حالا ضوير والشلات خمر